ئامادەکاری دەکەن بۆ فستیڤاڵ و نمایشەکانی ئەسپ و ئەسپ سواری. با مەبەستی گرنگیدان بە کولتوری کۆنی کوردەواری و نمایشەکانی ئەسپ و ئەسپ سواری با بەشداری دەیان ئەسپ سوار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە سنووری ناحیەی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵ نمایشێکی ئەسپ و ئەسپ سواری بەڕێوە چوو. بەشداربووانی فستیڤاڵەکەیش ئەنجامدانی ئەم جۆرە نمایشانە بە گرنگ ناو دەبن و دەڵێن پێویستە لە ساڵێکدا چەند جارێک ئەم جۆرە فستیڤاڵانە ئەنجام بدرێت. شاری هەولێرەوە وەکو ڕێکخراوی دوا سواری کوردستان ئەمڕۆ بەشدار بووین. زۆر سپاسی کاکە فەرهاد و کاکە مەحسوود دەکەین کە هەستان بەو نمایشە جوانە. ئەمە نمایشێکە مڵکی کووردە، نمایشێکە بەڕاستی بوونەوەکانمان بۆ کەسوکارمان ئەمە نابی لە بیرکێتە. ئەمە زۆر خۆشحاڵ بین ئەمڕۆ بەشدار بلەم ڕەمبازیە. هیوادارم ئینشاڵڵا سوارەکان نەکەون، ئینشاڵڵا سارانە پڕی پێ بدێتن هەموو لەوەکانمان بەو ڕەمبازێ ئاشنا بن. من داوا لە حکومەت دەکەم، حکومەت بەمعیشە هەڵسێ. پێم خۆشە حکومەت مەسەلەن لە هەموو شار و شارۆچکەکان یانە دروستکە، خەڵک فێر ماین سواری بکە. شەرت نییە هەر بۆ پیاو، شەرت نییە بە ئافرەتیش سەرکەوێ مناڵی سەرکەوێ. یعنی ئەمە ئەگەرێەوە وەکو حکومەت هەڵسێ بەمعیشە گەورەکانی تری ئەمە نامێنێن. حکومەت ئەوەی من بزانم گرنگی پێ نادا، حکومەت گرنگی بەوە نەداوە. گربوونەوەیەکی لەم شێوەیە کە ئێستا پێی وترێت ڤیستیڤاڵ لەواتێت لە سەردەمی باپیرەکانمانە لە پێشینەکانمانە ڕۆتنێکی ئاسایی و ڕۆژانە بێ دووبارە بوو بێتەوە و تەکنۆلۆژیا و پێشکەوتن وای کرد کە کەرەستەی هاتوچۆ و گواستنەوە ئەم ئاژەڵە کە دروست بکرێت، ئەم ئاژەڵە ڕوحسووکە و هاوشێوەکانی پرایەت بکرێن. ئێستا سوپاس بۆ خوا کەسانێکی زۆر هەن پەرە بەم بوارە ئەدەن، چ وەک هیوایەت چ وەکو پاراستن و بەرزڕاگرتنی ئەم کەلتورە. سەرپەرشتیاری فستیڤاڵەکەش دەڵێت ئامانج و مەبەستیان لە سازدانی فستیڤاڵەکە زیندووکردنەوەی کولتوری کۆنی کوردەواری و ئاشناکردنی نەوەی نوێیە بەو کولتورانە. باس لەوەش دەکات حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە سازدانی ئەم جۆرە فستیڤاڵانەدا کەمتەرخەمن و هیچ جۆرە هاوکاریەکیان ناکەن. ئامانجی ئەمە ئەوەیە، ئەمە کەلتورێکی باو با پیرانمانە، ئەمانتەوێ ئەم کەلتورە لە ناو نەچێت و بۆنەوەی نوێش هەم ئیسفادەیەکی لێ بکەن، هەم ئەو گەنجانەمان کەوا زۆریان بەرەو لاڕێ ڕۆشتونە و بەرەو کۆمەڵێ ڕێگای خراپ ڕۆشتونە، ئەمانتەوێ بیان هینینەوە ئاشتیان کەینەوە لەگەڵ خۆمانە لەگەڵ ئەم کەلتورەیە. ئێمە هیچمان لەوان ناوێ، ئەگەروان هەر پیان بکرێ هەر بە قسەیش هاوکاریمان بکەن هیچترمان لەوان ناوێ. لەگەڵەوەی سازدانی ئەم جۆرە فستیڤاڵانە ئەرکی سەرشانی حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیریە، بەڵام ئەوان وەکو پێویست ئەنجامی نادەن. لە بەرامبەریشدا هاوڵاتیان وەکو هەستکردنیان بە بەرپرسیارەتی و زیندووکردنەوەی دابوونەریتە کۆنەکان ساڵانە و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی بەهاردا ئەم جۆرە فستیڤاڵانە ساز دەکەن و گرنگی پێدەدەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، سنووری گوندی قوولە لە ناحیەی سەنگاو.